پەیوەندێکی ترمان کاک ئەبوبەکر فەرموو برا شیرنەکەم. سلام علیکم سەری مامۆستاجان باشی؟ قوربان جەنابتان چۆنە کاک ئەبوبەکر یاخوا سەلامەت بێ. دەستم دەکەم سپاس دەکەم بەڕێزی مامۆستاجان. برا شیرنەکەم. سلام وڵات پرسیارێک مامۆستا ئێمە لە مزگەوتەکەمان بەیانیان مامۆستا هینە دوعای قونوت دەخوێنێ. بەڵێ. جاتم مامۆستا کۆمەڵە خەڵک تاقەن لە دواوە دەست بەرز ناکاتەوە. بەڵێ. مامۆستا لە دوای یاوتی وڵاوی دەست بەرز نکاتەوە نوێژەکەی بەتاڵە. ئێستا وتمان بزانین جەناب لە فەرمووی چی قسەکەی تەواوە یان بەسەر چاو کاک ئەبوبەکر گیانی ئینشەڵڵا قسە لەسەر بابەتەش دەکەین. بەسەر چاو. مامۆستا پرسیارێکی ئازێرنەوێ. پرسیارەکەی تریشت فەرموو. ئەگەر دایک دوعای خراپ کار لە مناڵەکە خراپیش نەبێ بەرامبەر ێ بەدیتر دوعای خراپی لێ بکا و دوعای قبوڵە بێت. بەڵێ بەسەر چاوی ئینشەڵڵا لەسەوەش وەڵام دەدەینەوە بە ئیزنی خوای گەورە. دەستم ماز دەکەم مازەکەم کاک ئەبوبەکر گیان خوا بەدار سپاس بۆ پرسیارە جوانەکان خوا لەگەڵ بەقوربان خوا لەگەڵ سەرجەم گیانی من خوان لەگەڵ. کاکە ئەبوبەکر دەفەرمێت لە مزگەوتە مامۆستا دوعای قونوت دەخوێنێ. بەڕێزان ئەم دوعای قونوتە بەداخەوە ئەم کوردستانی ئێمە خەریکە ناو مزگەوتەکانیش تەباییان تێک دەچێت ئەی بەداخەوە بەخوا بەس مزگەوتمان مابوو کە هەمومان ڕوومان تێدەکرد بە هەموو ئەحزاب و بێلایەن و بە هەموو دڵ و ڕەنگێکەوە دەچوینە حزوری خوا ئای چەند خۆش ڕوو مزگەوتی کوردستان. ئێستا خەریکە ئەویشمان لێ تێک دەچێت خەریکە ناو مزگەوتا دەبین بە ناحەزی یەکتر خەریکە مەئموم و ئیمام کە پاڵپشتی یەک و برا و خۆشەویستی یەک بوون خەریکە لەسەر قونوتی نوێژ دەبێتە ناتەبایی. بەڕێزان قونوتی نوێژ لە مەذهەبی ئیمامی شافعیدا مەذهەبی ئیمامی شافعی بەڕێزان ئیمام شافعی ناصر السنة والحديثە ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ وەکو ئیمامی نەوەویش کە دواتر مەذهەبی شافعی زیندوو کردوتەوە سەی کتێبی منهاج الطالبین کە مامۆستاکانی کە دەرسیان بێمەوتووە قونوتی بەیانی ئەگەر کەسێک لە بیری چوو گەیشتە سوزدا بەبیری هاتەوە لە کاتی دۆما قونوتی نەخوێندووە سنەت وایە سوزدەی سەهوی بۆ بەرێ ئەوەندە لە ئیمامی شافعی قونوت سنەتێکی گەورەیە. بەڵام هەندێک لە زانایانیش فەرمویانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثی صحیحی هەیە کە هەموو جارێ تامردن هەموو نوێژیبانیان قونوتی نەخوێندووە کەواتە با ئێمە قسەی ڕاست و دروست بدەینە مسلمانە. من وەکو خۆم مزگەوتی خۆمان کە دەچم هەندێک ئیماممان هەیە ئەگە مامۆستای ڕسمی لەوێ نەبێ قونوتی دەخوێنێ من لەگەڵەوە قونوت دەخوێنم. ئەگە مامۆستای بەڕێز جەبۆ خۆی لەوێ نەبێ وەکیلەکەی ئیمامەکەمان لەوێ بێ مامۆستا قونوت ناخوێنێ ئەو دەست بەرز ناکاتەوە نایخوێنێ منیش نایخوێنم بەخوا وەکو مامۆستایەکی ئاینی نوێژیان لە دواوە دەکەم تا ئێستا نەمکردەوە بە مشکیلە بە هەردووچیانم پێڕاستن. جەنابیشتان کاکە ئەبوبەکر موسڵمانە کە چوونە مزگەوتێک ئیمام بە مەذهەبی ئیمامی شافعی قونوتی دەخوێن تۆش دەست بەرزکەوە لەگەڵ ئەوە مامۆستا فەرموویەت یەکە کەسێ دەست بەرز نکاتەوە نوێژەکەی دروست نییە حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئیمام بۆچی ئیمامە بۆ ئەوەی ئیقتیدای پێ بکرێ مادەم ئیمام دەستی بەرز کردەوە گەنجانی بەڕێز کە لە دوای ئیمامەوە کاکە خۆ کوفر ناکەی پیاوێکی وەکو ئیمام شافعی بەرپرسە بەرامبەر فتواکانی خۆی لە قیامەتە پیاوێکی وەکو ئیمامی نەوەوی خاوەنی شەرحی صحیحی موسلیمە بەڕێزان من و تۆی گەنج بەخوا لەوە چوار حەدیثمان خوێن بێتەوە. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوا لێ بێ دانەری ڕیاض الصالحینە ئیمامی نەوەوی کە لە کتێبەکەی خۆیدا باسی قونوت دەکات دەفەرمێ ئەگەر لە بیرت چوو سوزدەی سەهوی بۆ بەرە سنەتە سوزدەی سەهوی بۆ بەرە ئیمامی نەوەوی شەرحی صحیحی موسلیمی کردووە ئەو شەرحەی کە جارێش کە دووبارە نابێتەوە. یەخۆ ئەم زانایانە قسەیان لە جیرفانی خۆیان دەرنەهێناوە وەیە وەڵڵاهی من دڵم وا مرتاحە کە ئیمام قونوتەکە بخوێنێ کە قونوتیشی خوێن تێگڕا ئەوەی کە بەلاشەوە سنەت نیە دەرس بەرزکەوە با برایەتی و سەفی ناو مزگەوتمان توخوا نەشێوێ. وەکاکە ئەبوبەکر و من و مسلمانانی بەڕێز ئەگەر چوینە مزگەوتێک ئیمامی مزگەوت بەلایەوە وابوو کە ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ ڕەنبێ فەرمودەی بەرچاو نەکەوت بێ یان بە صحیحی نەزانی بێ و دواتر فەرمودەکە صحیحە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو جار هەتا مردن و وفاتکردنی هەموو بەیانیان قونوتی نەخوێندووە لە نوێژی بەیانیدا بەو قەولە کاری کرد زۆر اعتیادیە مادام ئیمام قونوتی نەخوێن من ناچم قونوت بخوێنم ئەو دەستی بەرز نەکردێتەوە من دەست بەرز ناکەمەوە متابعەی ئیمام دەکەم زۆر بەدڵێکی فراوانیشەوە لە مزگەوت دێمە دەرەوە. با ئیمامی مزگەوتەکانمان چیان کرد ئێمەی مەئموم لە دوایدا نەیکەین بە مناقەشە خوێندی دەیخوێنین نەیخوێند نایخوێنین و هەردوو لاش ڕاست دەکەن ئەوەی کە گرنگە واجبە بەڕێزان قونوت ئەگەر نەشی خوێنی نوێژی بەیانیەکەت هەر دروستە ئەگەر بیشی خوێنی هەر دروستە ئەمە سنەتە قونوت واجب نییە بەڵام بەخوای خۆشەویستی نێوان مسلمانان بەخوا پاراستنی تەبایی ناو سەفی مسلمانان لە مزگەوت واجبە ئەمایان واجبە ئەها لێکی کەنەوە ئێستا جەنابەت نوێژی عیشاد نەکردبێ حتا بەیانی لەسەر بەرماڵ شەو نوێژ بکەیت تا ئەڵڵاهو ئەکبەری نوێژی بەیانی
بەخوا سوودت پێ ناگەێنەوە نوێژەکەی عیشات بۆ پڕ ناکاتەوە چونکە نوێژی عیشات 4 ڕکاتەکە واجبە 40 ڕکات شەو نوێژ پێ بەقەدەر ئەو 4 ڕکاتت بۆ پڕ ناکاتەوە ئێمەش هەموو تەمەنمان قونوت بخوێنین یان نەخوێنین مادام لە بینی یەکترا دڵمان پاک نەبوو لە مزگەوتە واجبەکەمان تەرک کرد لە پێناوی سونەتێکە تکاتان لێ دەکەم بە ئاگادار بین بەڵام ئیمامی مزگەوتەکان هەمویان پیاوی بەڕێزن هەموو پیاوی خوێندەوارن هەموو ئەهلی دینن الحەمدوللا خەڵک ئەمڕۆ هەمووی حەدیثی لەبەردەستای خوێندەوارە بەڵام وەڵی پابەندبوون بە مەذهەبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ بە قسە جوانەکانی ئیمامی نەوەوی کە عەرزم کردن بابە ئیمامی نەوەوی ئەوانە دانەری کتێبی پڕبەرەکەتی ڕیاض الصالحین دانەری کتێبی شەرحی صەحیحی مسلم ئەم کتێبانە گاڵتە نین ئەمانە خو بەخوا من و توار پێشمان ناخوێنرێتەوە هەمووی و پێمان لەبەر ناکرێت کە ئەو لەو زەمەنەدا بە تەمەنێکی 40 ساڵی وەفاتی کردو هەمووی نووسیوە ئەمە هەر بەرەکەتی خوای لەگەڵا بووە ئیمامی مزگەوت چی کرد پابەند دەبین پێوەی لەگەڵیا دەبین عەرزم کردن قونوت سنەتە با واجبەکە کە برایەتی و خۆشەویستی سەفی موسڵمانانە و لە دواییدا بەدڵگەشتی لەگەڵ یەکا لەگەڵ ئیمامی مزگەوتەکەماندا خۆشەویستیمان بۆی هەر بە پێشەوامانە ئیماممانە لەسەر قونوت خوا با مزگەوتەکان نەشێوێنین با تەبایی ناو مزگەوتەکان وێران نەکەین کە پەنا بەخوا ئەوەی من هەستم پێکردەوە زۆر دڵگرانم پێ بەخوا من نە ئیمامەتیم هەیە و نە مزگەوتم ئێستا هەیە بەڵام وەڵاهی لەگەڵ هەر ئیمامێکا بم پڕ بە دڵم خۆشم دەوێت دوعای خێری بۆ دەکەم یا ڕەبی خوا ئەم ئیمامی مزگەوتە پارێزی تۆ جوابە بە هەمومان هەموو کە ئەو گەنجانە دەبینم لە مزگەوتە بەخواوە زانم هەمووی براکانی خۆم لە پشتەوەن ئەمە لەبەر خاتی خوا جا ئەمری مزگەوتە ماوە تەبامان کە خۆشەویستیمان لە نێواندا بنوێنێ خوا نەخواستم مزگەوت ببێتە بە جێگای تەفرەقەی هاوار بۆ میلەتەکەمان دەبێت چی شتێک بمێنێ تەبایی و خۆشەویستیمان لە نێواندا بپارێزێ خاڵی هەرە کۆتایی و کاتەکەمان دقەیەک دوو دەقەمەوە دایک دوعای خراپ لە منداڵی بکە بە ناحەق واللهی دوعای ناحەق گیرا نابێ ئینشاءالله بەڵام بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نهی کردووە لەوەی کە دایک و باوک دوعا لە منداڵیان بکەن دوعا بۆ منداڵتان بکەن لا تدعوا على أبنائكم حديثي پیغمبر صلى الله عليه وسلم نكن دايكان و باوكان تكايا دعاي خراب لمن دالتان مكن اي چام كان دعايان بو بكن اگه من دالكن ناصالح بلي ربي رول اخوا هداية الدا ربي رول اخوا صالحتك ربي خوا بتهينة تصرق راس بەڵام ئەگە دایکێک هەر زمانی خراپ بوو منداڵەکە هەرچی عیبەنیەتی هەر لە خۆ دوعای شەڕی دەکرد ئینشاءالله لە منداڵەکە گیران نابێ وەڵام بۆ خۆی دایکەکە بەخوا تووشی دڵناڕەحەتی و دڵتەنگی دەبێ خوای پەروەردگار هیدایەتی هەموو لایەکمان بدە